بۆ پرۆگرامی ئەمجارەی چیرۆکی من میوانداری دەرهێنەری فیلمی سینەمایی تەنیا کەریممان کردووە. بەرەوەی من تا خانە بووم ژانێکی زۆر شەهانە دەژیان. کەی دەستت بە کاری هونەری کرد؟ درامای سێبەری وتاوە ئەوانە هەموو وەکو سیناریۆ من ئامادە کردووە. ئەوانە وەکو ئامادەکاری بەشش ئامادەکاریشی بکراوە جگە لە سیناریۆکەی باسی کچەک دەکاتن جوانی کچەک دەکا و ناوەکەش مەشهورە کچی کافرۆز بەڵام تو ئێستا بێ لەسەر سیستەمی ئەو سەردەمە ئیش بکەی بۆ ئەو جیلێ ئێستا قبول ناکە. ئێستا فیلمی کوردی بە عێراقی دەڕوا. ڕێگر دەبی لە بەردەم ئەوەی کا منداڵەکانیان بێنە نێو دنیای هونەری. ئەو کێشانە لێ بێزار بوون حەز ناکە منداڵەکانیان تووشی ئەو تەجروبەیە ببتەوە. بکەم عاشقی سینەما. بەو دەستەم 1 ملیۆن دلارم لە حکومەت وەرگری بەسە سوال. باشە. ئێستاش خانوم کرێە. بە ڕاستگۆیانە. بابەتەکانی کۆپیڕایتە. بەڵێ. مامۆستا ناسر حەسەن. ناسر حەسەن پاشای درامای کوردیە. چه ئەکتەری ڕاستەقینەیە؟ ئەوەش پرسیارەشی جوانە. حالەت نەفسی خۆی بگونجێنێ لەگە ئەو دەورانەی کە دەیدەنێ. چیرۆکی من چوارشەممە کاتژمێر 9.